دکتۆر گنۆڵ حەز دەکەم سەرەتا بۆ پرسیارە لەگەڵ جەنابتا دەست پێ بکەم. نزیکەی 20 ساڵ لەمەوبەر ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا بە هیوایەکەوە لی دەڕوانرا لە تورکیا، بەڵام ئێستا هەر هیچ نەبێ لە ناوچە کوردنشینەکاندا ئەو هیوایی نییە، یاخو با بڵێم ئاستەکەی زۆر کەمتر بۆتەوە بەهۆی ئەو بڕیارانەی ئەم دوایی و ئەو ئاژاوانەی کە هەبوون. بەڕای تۆ ئەم جۆرە ڕوانینە لەسەر ئەردۆغان دروستە؟ You're right, there was a time where Erdogan, and not just Erdogan, but Erdogan's Turkey was considered a model in the region. بەڵێ ڕاستە سەر وەختێکە بوو نەک هەر ئەردوغان بەڵکو تورکیای ئەردوغانیش بە نمونەیەک لە ناوچەکەدا دادەنرا، نمونەیەک بوو بۆ دیموکراسی، بۆ ئابوووریەکی لیبرال، مۆدێلێک بوو کە زۆرێک لە وڵاتانی ناوچەکە بە تایبەتیش پاش بەهاری عەرەب دەیانخواست ببنە تورکیایەکی تر. پێم وایە گەورەترین شتێکیش کردبێتی ئەو کرانەوەیە بوو بەرامبەر بە کورد لە تورکیادا. ڕاستە ڕێبەری تر هەبوون هەوڵیاندا بوو، بەڵام ئەردوغان لە هەمووان زیاتر سووربوونی پێوە دیار بوو. بەڵام کە سەیر دەکەین ئێستا لە کۆتاییداین دەبینیت دیموکراسیەت گەلێک کێشەی تێدایە، دەیان ڕۆژنامەوان گیراون، ژمارەیەکی زۆری چالاکوانانی کورد لە زیندان نراون. هەر لەم چەند ڕۆژەی ڕابردوودا بینیمان لە ناوچە کوردنشینەکاندا چی ڕوویدا، بە تایبەتی لە جەزیرە. ئێستا پرۆسەی ئاشتی لەگەڵ کورد نەماوە، ئەو نیگەرانیانەش لە ئارادان کە ئەم هەوڵانە تەنها بەشێک بوو بێت لە استراتیژیەتێک بۆ هەڵبژاردن و هیچی تر و تەنانەت پاش هەڵبژاردنەکانیش باس لەو ئەگەرە دەکرێت کە جارێکی تر نەگەڕێتەوە بۆ پرۆسەی ئاشتیش. لەبەر ئەمانە ئێستا ئەردوغان و ئاکەپەش بە شێوەیەکی بەرچاو بێهیواییان هێناوەتە ئاراوە، نەک هەر بۆ کورد بەڵکو بۆ خەڵکێکی لیبرالی وەکو منیش. بۆ خۆت دەزانی ئێستا تورکیا لە ڕێدا بەرەو هەڵبژاردنێکی گشتی لە سەرەتای مانگی 11دا. بەڕای جەنابەت ئەو ڕەوشە ئاسایشەی کە ئێستا لە تورکیادا هەیە توانای ئەوەی هەیە کە بڵێ هەڵبژاردنێکی ڕەوا بکرێ یا بە مانایەکی تر ئایا خەڵک دەتوانن ئازادانە لەو ڕەوشە ئاسایشێدا بچن دەنگ بدەن؟ Well, there are many in Turkey who think that, especially under the زۆرێک لە تورکیا لەو بڕوایەدان بەهۆی ئەم توندوتیژی و ئاژاوانەوە کارێکی مەحاڵ دەبێت ڕۆژی یەکی مانگی 11 هەڵبژاردن بکرێت. بۆ خۆشم پێم وایە هێشتاش لەوانەیە حکوومەت بەرنامەی خۆی هەبێت و هەموو لایەنەکانیش کاندیدەکانی خۆیان ڕاگەیاندووە. هەدەپەش بە هەمان شێوە لیستی خۆی داناوە و گۆڕانکاری زۆر باشیشی لە ناو کاندیدەکاندا کردووە. توندوتیژەکان ئێستا لە کۆنتڕۆڵ دەرچوون، خۆ ئەگەر هاتوو ئاستەکەی زیاتر بوو یانیش ئەگەر تۆڵەسەنەوە لەلایەن دەوڵەتی ئیسلامیەوە دەستی پێکرد ئەمەیان شتێکی ترا. هەرچۆنێک بێت بۆ ئێستا پێم وایە حکوومەت هەنگاوەکانی خۆی دەنێت بۆ کردنی ئەم هەڵبژاردنە. بەڵام ئەگەر وەکو گریمانەیەک دابنین و بڵین هەڵبژاردن نەکرا، ڕەجەب تەیب ئەردۆغان بڕیاریدا هەڵبژاردن نەکرێ، ئایا ئەگەری سیناریۆیەکی لەو بابەتە هەیە ئەوەی کە لە مسر ڕوویدا لەشکر بێتە ناوەوە جارێکی کە گۆڕانکاریەکانی تر بە ئاڕاستەیەکی کەیا بڕۆن؟ I think there are many people in Turkey who think that پێم وایە زۆر کەس لە تورکیا هەن لەو بڕوایەدان جارێکی تر لەشکری وڵاتەکە بێتەوە ناو مەیدانی سیاسی. دەمەوێت بە ئاگاهەیەوە بدوێم هەرچەندە لە شەڕەکانی ئەم دواییەدا لەگەڵ پەکەکەدا لەشکر ڕۆڵێکی گەورەی نییە لەلایەنە سیاسێکەوە، بەڵام پێدەچێت ئەو ڕۆڵە گەورەیە ببینێت ئەگەر ڕووداوەکان بە هەمان ئاراستەدا بڕۆن. باوەڕ ناکەم کودەتایەکی لەشکری هاوشێوەی مسر لە تورکیا ڕووبدات. ئەگەریش سیناریۆیەکی لەو شێوەیە هەبوو کە هەڵبژاردن نەکرێت یان کورد نەگەیشتە پەرلەمان، ئەوە توندوتیژی زیاتر لەسەر شەقامەکان دەبینین، چونکە جیاوازیەکی زۆر هەن لە کۆمەلگای تورکیادا. لەوانەشە گەڕێکی تری ناڕەزایی دەربڕینمان هەبێت وەک ئەوەی ساڵی 2013. بڕواناکەم هەدەپە نەگاتە پەرلەمان، بەڵام ئەگەر سیناریۆیەکی لەو شێوەیە هەبوو هەدەپە لە پراوێز بندێت یان ئەگەر خەڵک هەستیان کرد هەڵبژاردنەکە ڕەوانیە، ئەوە کەلێنی جیاوازیەکان فراوانتر دەبن و توندوتیژیەکانیش بە شێوەیەکی بەرچاو زیاد دەکەن. پاش هەڵبژاردنەکەی مانگی 6 بەهۆی پێکهێنانی حکوومەتێکی هاوپەیمانیەوە ئەنجامەکانی هەڵبژاردن ڕەچاو نەکرا و هەڵبژاردنێکی تر دەکرێتەوە. ئەم جارە ئەگەر هاتوو هەڵبژاردنەکان بە هەمان شێوە بوون یا هەدەپە جارێکیکە بۆ نمونە دەنگی زیاتریشی هێنا. I think if we end up with similar results in November پێم وایە ئەگەر هەمان ئەنجام هەبن لە مانگی 11دا ئەوە پێویستە ئاکەپە و ئۆردۆغانیش بە ئەنجامەکان قایل بن، چونکە ئێستا تورکیا لە ڕەوشێکدایە نە خەڵک نەباری ئابووری نە دیموکراسی دەتوانن پێی قایل بن و زۆر سەختیش دەبێت بتوانرێت
سەر و سەودا لەگەڵ ئەو هەموو جیاوازیانەدا بکرێت. هەر بۆیە ئەگەر ئەنجامەکان هاوشێوە بوون، ئەوا دەبێت ئۆردوغان جارێکی تریش بە شوێن دۆزینەوەی هاوپەیمانێتیەوە بێت. ئەو جابیرمان نەچێت ئایا لایەنەکانی ئۆپۆزیسیۆن هەڵوێستێکی جودایان دەبێت یان نا، لەوانەیە ناچار بن هەڵوێستێکی جیاوازیان هەبێت بەبێ ئەوەی پرینسیپەکانی خۆیان فەرامۆش بکەن. لەبەر ئەوە دەبێت هەموو لایەنەکانی دەیانەوێت بەشدار بن لەو هاوپەیمانێتیە نوێدا، ئەوە دەبێت لە بەردانواندن بۆ یەکتر بکەن. دەناناجێگیری سیاسی دەبێتە بارێکی گران بەسەر ئابووری وڵاتەکە هێندەی تر خراپ دەبێت و ئەمەش لە بەرژەوەندی هیچ لایەنێکدا نییە. بەڕای جەنابە ئەوەی کە لە جززیرە ڕوویدا دەبێتە مای ئەوەی ببێتە فاکتەرێک لە هەڵبژاردنەوە دەنگدەری تورکیا، دەنگدەری کۆمەلگای تورکی بڕیاری خۆیان بدەن لەسەر ئەو دەنگدانە. I think the pro-Kurdish, the HDP, the pro-Kurdish party HDP. ئەمە ساتەوەختێکی مێژووی بوو بۆ هەدەپا. هەستی دژە ئۆردوغان و ئاکەپەی کردە سەرمایە بۆ خۆی، هەر بۆیەشە سەلاحەدین دیمیرتاش و لایەنەکەی توانیان هەنگاوی باش بنێن و هاوسۆزیەک بۆ کورد لە ڕۆژاوای تورکیادا دروست بکات. کۆبانیش دۆسەیەکی ترە، خەڵک سەیری شێوازی ڕەفتاری حکوومەتیان دەکرد و بە ناڕەوا دەیان بینی. ئەمەش ڕوانینی بەرامبەر بە کورد گۆڕی لەسەر هەردوو ئاستی نێونەتەوەی و ناوخۆییش. بەڵام ئەوەی لە جەزیرە ڕوویدا، شکاندنی ئاگربەست لە مانگی حەوتدا وەرچەرخانێکی لە ڕای گشتی کۆمەلگای تورکیادا دروست کرد. ئێستا دەنگی نەتەوە پەرستەکان بەرز بۆتەوە. ئەمەش چونکە وەک دەڵێن پەکەکە هەڵەیەکی استراتیژی گەورەی کردووە، وەک ڕاگەیاندنی ئەمانە هەمووی تورکەکانی ترساندووە. بەڵێ خەڵک هاوسۆزی دانیشتوانی جەزیرەن، مناڵ ژن خەڵک کوژراون بەدەستی هێزە ئاسایشەکانی تورکیا. بەڵام لەلایەکی تریشەوە کاتێک خەڵک سەیری تەلەڤیزیۆن دەکات و دەبینێت ڕۆژانە سەربازی تورک دەکوژرێن و ڕێبەرانی بزوتنەوەی کورد لە تورکیادا ئۆتۆنۆمی ڕادەگەێنن. توندوتیژەکانیش ئەمانە گۆڕانکاریەکان لە نێو ڕای گشتیدا دروست کردووە. لەم یەک دوو ڕۆژەی ڕابردوودا ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا داوای خۆپیشاندانێک دەکا، خۆپیشاندانێکی 1 ملیۆن کەسی دژی تێرۆریزم. تێرۆریزم لای ئەردۆغان چییە؟ هەر تەنها دەوڵەتی ئیسلامیە یا دەوێت لێرەوە سوود لە هەڵبژاردنەکان وەربگرێ لە هەڵمەتەکانی هەڵبژاردن و پەکەکەش جارێکیکە بە تێرۆر ناودێر بکە، هەرچەندە خۆی دەڵێ پرۆسەی ئاشتیمان هەیە، هەرچەندە خۆی باز لەوە دەکرێت ئێستا لە تورکیادا کە بەرەو ئێمرالی دەچن بۆ چارەسەرکردنی ئەم ڕەوشە. I think it was the right moment for Erdogan's political calculations. ئەوە هەنگاوێکی دروستی سیاسیانە بوو بۆ ئۆردوغان خۆی، بەڵام هەنگاوێکی دروست نەبوو بۆ تورکیا. بە تایبەتیش ئەو پەیامانەی ئۆردوغان لەو گربوونەوەیەدا دەیناردن بە هیچ شێوەیەک یارمەتیدەر نەبوون بۆ ئەم ڕەوشەی تورکیا، چونکە کۆمەلگا بە ئاشکرایی دابەش بووە. لەوانەیە هێرش بکرێتە سەر خەڵکی کورد لە شار و شارۆچکە سەرەکیەکانی وڵاتەکەدا. پێشتریش بینیومانە هێرش کراوەتە سەر ئۆفیسەکانی هەدەپە و سوتێنراون. ئەم جۆرە پەیامانە دەبنەمایی تێکدانی هەستی پێکەوە ژیان لە سایی پرۆسەی ئاشتی تورکیادا. ئۆردوغان کاتێک ئەو پەیامانەی دەنێرێت وەک داواکردنێکە لە نەتەوە پەرستەکان تا لە هەڵبژاردندا پشتیوانی لێ بکەن، خۆ کاتێک کە لە مەودایەکی دووردا لێی دەڕوانیت، ئەوە بێگومان هیچ یارمەتیدەر نییە بۆ ڕەوشی وڵاتەکە و بە تایبەتیش کاتێک کورد دەکاتە ئامانج. ئەمەش هەر بەتەنها کاریگەری نابێت بەسەر ئایندەی ئاکەپەوە، بەڵکو کاریگەری نەرێنی دەبێت بەسەر دیموکراسی و بەسەرگەلی تورکیاشەوە. دکتۆر گنۆڵ زۆر سپاس دەکەم. سوپاس بەلین.